لەسەر مەترسیەکانی کەم ئاوی و وشکە ساڵی و وشکبوونی زەویەکانی جوتیاران و بەشێک کە بۆتە هۆکاری ئاوارەبوونی جوتیاران و هەموو ئەمانە قسە دەکەین دەبێتە تەوەرێکی سەرەکی ئەمڕۆی بەیانی 24. بەڵێ ئێمە بۆ ئەو پرسانە یاخودە و بابەتانەی کە هەنووکەین و جێ مەترسی و گرنگن جا لە هەر لایەن و کایەکی ژیاندا بێ دەکەینە خەمی خۆمان و بۆی کە گفتوگوی زیاتری لەسەر بکەین و ئەو هەوڵانی کە دراوە بیخینە ڕوو بۆیە بە پێویستمان زانی ئەو مەترسیە گەورەیەکی ئێستا لەسەر عێراق و لە هەرێمی کوردستانیش بێ بەشنێ لێی میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عومەر بکەین کە ڕاوێژکارە لە ڕێکخراوی ئەنجومەنی پەنابەرانی نەرویجی. دکتۆر عەبدوڵڵا بەخێر هاتیەم کاتت باش. زۆر سپاس بەنیتان باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆش. باشە دکتۆر، ئەو راپۆرتی کە ئامادە کراوە هۆکارچیانی راپۆرتێکی لەو شێوەیە کە لەلایەن ئەو ڕێکخراوە ئامادە بکرێت لەسەر وشکە ساڵی عێراق لەسەر وشک بوونی زەویەکان. زۆر سپاس. طبعاً کێشەی کەشوهەوا کێشەیەکی گەورەی هەیە هەم لە عێراق بەڵام کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستانە. ئەمە بۆ ساڵی سێمە ئێمە ئەنجومەنی پەنابەرانی نەرویجی ساڵ بە ساڵ ئەم کێشە باسەکەین. باسکردنی ئەم کێشەیە بەڕاستی ئەم ساڵ تەرکیزمان زیاتر لەسەر وشکە ساڵی کردەوە، پێی دەڵێن دراوت. ئەمەش بەتایبەتی لە خۆراکە کاریگەری هەبووە و کاریگەری تریشتی لەسەر کۆچکردن هەبووە. بۆیە لە ساڵانی ڕابردوو هاوبەشەکانمان ئەویان دەرکرد کە ملیۆنێک و عەفوەن 130,000 کەس شوێنی خۆیان بەجێهێشتووە. ئەمەش دەبعاً ژمارەیەکی پێوانەیە. ئەمە لە عێراق؟ بەڵێ لە عێراقا. بەجێهێشتنی ئەمانە تەبعاً کاریگەریی زۆری هەبووە وەکو ئێمەشە لە هەرێمی کوردستان. ئەم بەخۆتان نەزانیستا لە هەرێمی کوردستان 206,000 پەنابەری سووری هەیە. زائیدەن لەگەڵەوە 600,000 زیاتر پەنابەری ئاوارەمان، یعنی ئاوارەی عێراقی لێرەیە. کەواتە هەبوونی ئاوارەی عێراقی هەبوونی پەنابەری سووری لە هەرێمی کوردستانە تەبعاً کاریگەریش دەبێت بەوە کە ئەو کەسانی ئێستامە ئیش لەسەر ئەوە دەکەین کە خەڵکانەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان. تۆ ئەگەر کەش و هەوایەکی لە نەبار نەبێتن بۆی کەسەکە بگەڕێتەوە بتوانێت ژیانێکی و بژێوی خۆی دروست بکاتن، کەسەکە چۆن دەگەڕێتەوە؟ کاریگەری ئەو پەنابەرانەی کە لە ڕۆژ ئاوا و ڕۆژ هەڵات و با بڵێن عێراق و لە شوێنی دیکە لە هەرێمی کوردستان هەنا، ئەمە چ مەترسێکی هەیە لەسەر وشکە ساڵی و وشکبوونی زەوی و هەموو ئەمانە؟ ئەتوانین بڵێن عێراق لە ساڵی 1970ەکانەوە بخۆتان نەزانن کە لە جەنگدا بووە. ئەمەش کاریگەریەکی زۆری لەسەر وڵاتەکە دروست کردووە. هەبوونی جەنگ، هەبوونی ئەو پەنابەرانە و هاتنی داعش و کاریگەری وشکە ساڵی و کەم ئاوی تەبعاً کاریگەریەکی زۆری هەیە. ئەم کاریگەری ژوەی کردووە کە خەڵکانێکی زۆر شوێنی خۆیان بەجێبێڵن، بە تایبەتی جوتیاران. خۆتە زانین جوتیار خۆی بەتەنیا نییە، خانەوادەکەشی لە بژێوی ژیانی لەسەر ئەوەیە. ئەو ئێستا بچێت گوندێکی بنمونە من پوری من لە داڵداغانە لێرە لە گوندێک لە دەرەوەی هەولێرە. پێشترێ وت ساڵی هەشتاکان کە زێرابمان لێدا و یان کە بیرمان لێدا تەنها 56 مترێک بوو، ئێستا دەبی زیاتر لە 100 متر بچیە خوارەوە تاکو ئاو پەیدا بکەیت. طبعاً کاریگەری ئاو زۆر بووە، بەڵام لە ناوچەکانی ناوەڕاست بە تایبەتی ئێمە لە ریپۆرتەکەیە باسی کەرکووک و سلاحەدین و هەروان ئەمبار و موسڵمان کردووە کە ئەمەش کاریگەریەکی زۆری هەیە. من خۆم سەردانی بەسڕا و بەغدام کرد لە ماوەیەدا. طبعاً کاریگەری زۆر لەسەر ئەو خەڵکەیە هەبووە. خەڵکانێکەنە ژیانی خۆیان بەجێ دێڵن، توانای ئەوەیان نییە بژێوی ژیانی خۆیان بخۆیان و ماڵ و منداڵیان پەیدا بکەن. بەڕاستی لە ریپۆرتەکەی بۆمان دەرەکەوێ زیاتر لە 160 خەڵکەکان یا کەمتر خواردن دەخۆن. طبعاً تو بیر لەوە بکەوە، تو خاوەن ماڵ و مناڵی خواردنی کەمتر بنێ مناڵەکەت لەبەرەوەی کەش و هەوا کەمە، یان لەبەرە ئەوەی کە کاریگەری هەیە. بێجگە لەوانە لە منتیقی وەکو باعث کە لە مووسڵە لە تووشی کێشەی کۆمەڵایەتی دروست بووە، لە هەر 5 کەسێک تووشی کێشەی کۆمەڵایەتی بووە، لە هەر 4 کەسێک ئەوێ ئەسڵەن ئەو شوێنە بەجێ بێریتن. کەواتە بەجێهێشتنی شوێنەکە طبعاً تۆ لەوانەیە بپرسی برێ چۆن کاریگەری هەیە لەسەر ئێمە، چۆن کاریگەری نییە. ئێمە وتە هەروەکو باسم کرد زیاتر لە 600,000 کەسی ئێستاکە ئاوارەی عێراقی لێرە لە هەرێمی کوردستان. ئەو کەسە ئەگەر نەتوانێت بگەڕێتەوە، ئەو 600,000 نەتوانێت بگەڕێتەوە، هیچی لێرە دەمێنێتەوە، نەک لێرە دەمێنێتەوە، خەڵکانی تریش دوێنێ ئێرکوانە و ئەم تەمان ئەم کاریگەری هەیە. تەمان ئێمە وەکو ڕێکخراوی نەرویجی بەردەوام کارەکەین. ساڵی ڕابردوو زیاتر 2000 کیلۆمتر بەس قەناتمان دروست کردووە لە کەرکووک و لە ئەمبار. تەمان ئەمە یارمەتی زوتیارەکانمان داوە. سنتەرێکمان دروستکردنەوە پێ دەڵێن ڤێتنەری سنتەر لە دووسخورمات و ئەمە بۆچیە ئەمە زیاتر بۆ ئەوەیە بتوانن یارمەتی و کەسانە بدەنی کە فەلاحەتی بتوان لە شوێنەکاندا بکەن. قەرزی بچووکمان داوە، واتە پارەی کەمێکمان داون بۆ تا 2000 دلار
بۆ یارمەتیان بدا بێزگە لەوانە گەنم و ئەو شتانەشمان دابین کردو بۆیان بێزگە لە ئەمانش دەورەمان بۆ کردنەوە چکە خۆتە زانی فەلاح پێویستی بە پێدرێت سمارت فارمینگ سمارت فارمینگ یعنی چیە ینی تۆ بتوانانی شتێک بچێنی ئەو شتە کەمترین ئاو بەکاربێنێ چکە خۆتە زانی ئەگەر تو زانیت ئەم ساڵ چەند باران دەبار و چەند کەما بەکاردێنی ئەمەش کاریگەری باشە دکتۆر هەڵبەت پرۆسەکە زۆر گەورە و فراوان بووە لەسەر ئاستی جیهان بەڵێ و لە هەفتەی ڕابردوو بوو کە کۆربەندی گەورەی مێپس بەڕێوە چوو بەڵێ یەکێک لە تەوەرە گرنگەکانی مێپس ڕوبڕوونبوونەوەی گۆڕانەکانی کەشوهەوا بوو چۆن کاری تێدا بکرێت بۆ چەندین پانەڵی گرنگ و کەسانی شارەزاتێکدا بەشدار بوون لەوێ باستێوان کرد کە عێراق و جیهان ئێستا 100 ملیارد دلاری تەرخان کردو بۆی کە بەرەنگاری ئەم تێکچوونی کەشوهەوایە بێتەوە بەڵام پێیان وایە کە عێراق لە داهاتێکی باشی هەیە ماگانە پێویستی بەوە نیە ئەو کاتیش ئێمە ئیتر ینی پرۆسەکە چێتە بوارێکی جیاواز و سیاسی و شێوەی کە بەشی هەرێمی کوردستان چۆن لە بودجە بڕاوە بە هەمان شێوەش ناینێرن کەواتە بوونی ڕێکخراوە بیانیەکان تا چەند گرنگە لە کوردستان لە کاتێک کە ئەوان ئەڵێن هەرێمی کوردستان لەسەر عێراق و پێویستەکە عێراق کاری بۆ بکات عێراق کاری بۆ خۆی کردو تا بۆ هەرێمی کوردستانی بکات نی ئێوە لە نزیک وەکو ڕێکخراوەکانی دەرەوە ئاگادارن ڕاستەکەی ئێمە خاڵێکی گرنگکێ وەکو ڕێکخراوە نیە دەوڵەتەکان کارەکەین لەسەری ئەویش ئەوەیە بتوانین لە ڕێگای پۆلیسیەوە واتە سیاست و لە ڕێگای عملیەوە لە ڕێگای پۆلیسیەوە چۆن دەتوانین ئێمە بەڕاستی لە عێراق وەکو دەبینی لە ساڵی 2004ەوە وتیان عێراق پێویستی بە 184 ملیار دیناری عراقی هەیە بۆ ئەوەی بۆ پێویستی ئاویەکان بەتابەتی بە وەزارەتی سەرچاوە ئاویەکان پێویستی پێێتی ئەمە ئێستاوە لە 2023 ئەو پارەیە دابین نەکراوە ئێستا کە کەواتە گۆڕانکاری کەشواوە زۆر زیاترە لەوەی کە ئێمە کاریگەریەمان ئەمە بڕێن لە ڕووی سیاستەوە عێراق ئێستاکە ئیش لەسەر ڕژنووسێک دەکاتن پێ دەرێن گرین پێپە لەم ڕژنووسە بتانی چۆن بتانی گۆڕانکاری لە هەوادا بزانانی بنمونە تۆ ئەتەوێتم بزانی ئەم ساڵ چەند باران دەبارێت بنمونە ساڵی ڕابردوو باران زۆر زیاتر بوو لە ساڵانەکانی تر بەڵام فەلاحەکان ئەم شتیان نەدەزانی تۆ ئەگەر بزانی پێدن ئەدەپتیشن تۆ لێ ڕاهاتن و تەبەنی دەکەی لەگەڵ شوێنەکە بۆیە پێویستە لەسرەت و یەکەم خاڵی یەکەم ئەوەی بزانی گڤەرنەنس یعنی بەڕێوەبردننی ئاوەکە خاڵی دوم ئەلۆکیشن یعنی دابینکردن و یعنی جیاکردنەوە ئاوەکە بە شێوەیەکی یەکسان لەسەر خەڵکەکەیە تۆ ناتوانانی ئاو بۆ هەندێک شوێن بدەیت بۆ هەندێک شوێن کەمتربی تەمان ئەمەش کاریگەری هەیە بۆیە ئەمە لە ڕووی ئەمە زۆر زەخت دەکەینەوە لەگەر حکوومەتی عراقیە ئیش لەسەر ئەوە بکەن کە زیاتر دابینکردنی پارەیەکی تەرخانکرا و لە بوجە بۆ ئەم بوارەیە بە تایبەتی بۆ ئەوی بزانین تاوەکو ساڵی 2040 وەکو دەزانێت عراق یەکە لە 5 وڵاتەکانی کە زۆر ڤەرنۆبڵە یعنی زۆر کەم ئاوی هەیە تەبان عراقیش بەتەنیا نییە لە شەرق ئەوسەتا لەو 7 دەوڵەتە 12 دەوڵەت مشکلی ئاوی هەیە بۆیە بەڵام ئیهێمە زیاترە باش دکتۆر کاتێک کە ڕووداوێکی لەم شێوێ دێتە پێشەوە مەترسیەکان پێشوەختە ئاگاداری ڕۆژ بە ڕۆژ تو هەستی پێ دەکەی بێگومان دەبێت ڕێگایەک بژیرێتە بەر لۆی بتوانێت کەمترین مەترسیە تو تێیدا قورتاربی یان کەمترین مەترسیت بکەوتە سەر خۆ چاوەڕێ ناکەن وەکو ناوچەی کەنعانی سەردەمی پێغەمبەر یعقوبمان لێ بێ وایە ئەو ڕێگانە چین کە پێویستە بگیرێتە بەر لۆی مەترسیەکان کەم بێتەوە وەکو باسم کردوتم گۆڕانکاری ئاوهەوا زۆر زیاترە لەوەی کە ئێمە ئێستا ئیشی لەسەر دەکەین ئەگەر بەڕاستی عراق بەردەوام بێ لەم سیاستەیە دەبێ بە قووەتر و بەهێزتر بێ تەرخانکراوی بودجەی ئێستای کە هەیتی ئەمەیان زۆر کەمە ئەبێ زیاتر بێ بۆیە ئێمە ئیشەکەی لەگەڵ عێراقا و هەوڵیان دەین و پاڵپشتیان دەکەین بە تایبەتی لە وەزارەتی سەرچاوە ئاویەکانە کە ساڵانە کۆنفرانسیان هەیە خۆتان دەزانین ئێستا کۆنفرانسێک مانگەیە لە ئیمارات کە پێی دەڵێن COP کە بۆ کۆنفرانسی پارتیەکانە ئیش لەسەر ئەوە بگرێت چۆن بتوانین لەگەڵ ئەو کەش و ئەو هەوایە بگونجین چۆن بتوانین خۆمانی بۆ حازر بکەین خۆ حازرگرنەکە وەکو باسم کرد خاڵی یەکەم دەتوانین لە ڕێگای ئیشکردن و تەرخانکردنی بودجەیەک بێ خاڵی دووەم دەتوانین لە ڕێگای سیاست مەدارەکانە هاتنە سەر خەتیان بە تایبەتی وەکو ئەو باسی ئەو گرین پێپەرم کرد کە ئێستا کەمە ئیش دەکەین لەگەڵ مووسڵە هەمان لە هەمان حاڵەتە چکە خۆتان ئەزانن لە ساڵان ئێستاک و ساڵانی داهاتوو بە تایبەتی مووسڵ منتیقەیەکی گەرماوی زۆری لێە ئەمەش کاریگەری هەیە بە تایبەتی لە سنجار کە ئەمەش خۆتان دەزانی یەزیدیەکان لە سنجارن ئەمە شەر
دیسان هەرێمی کوردستان کاریگەری هەرێمی کوردستان دەبێت لە منطقەی باعث کە خۆتان زان ئەمە چەند ساڵە ئەمە ناڵە ناڵیتیان بەهۆی کێشەی جەنگ و هەبوونی داعش و ئەمانە جاءت و بتوێ بگەڕێەوە شوێنی خۆت ئێستا کە نەتوانی بگەڕێەوە شوێنی خۆت لە بەرەوەی کەش و هەوا و هەوایەکەت ینی تۆ ئەتو لە ناو جەنگ هاتوویە دەرێ بۆ ئەوی بستێ ژیانێکی باشتر کەچی ئێستا نەتوانی بگەڕێەوە بۆیە خاڵی دووەم کە باسم کرد ئەوەیە هەبوونی سیاست بە تایبەتی لە گرین پێپەر کە باسم کرد کە دەبی بە تایبەتی ئیش لەسەر ئەوە بکەن بتوانن چۆن لەگەڵ ئەو سەردەمەی ئاوا دەگونجێن ئەمەش دەبی سیاستێک هەبێتن کە سیاستەکە بەجەختۆ ئیش لەسەر ئەمە بکاتن. باشە دکتۆر هەر کاتێک سەیری ئەو شاشەی بەردەمام بکەین کۆمپیوتەر بەیان لاپتۆپ بە پیسەکە لە تاسکبارەکە خوارەوە کە شوهۆی تایە کاتێکیکینەوە لی نووسراوە تۆ لەم ناوچەیە پارێزراونیت پێویستەکە بە دەمامکەوە بڕۆیتە دەرەوە یان نەتوانی هەموو دەرگا و پەنجەرەکانە دابخەیت ینی ئەو شوێنەی کە ئێمەیتیان کە ئێستا پێمان وایە زۆر باشانی ناوچەکەوە هەست بە دوودڵی و ترسێکی زۆرەکەی یەکێکین لەو ناوچانەی کە تەواو گەرم بووە هیچ کە شوهایەکی پاکیتیانە لە ئاستی سووری تێپەڕاندوە بەرەو تۆختر ڕۆشتووە هۆکاری ئەم زیاتر و زیاترە چییە؟ ینی ئامرۆڤش خۆی دەستی تای هەیە یان لەبەر چیەکەم ناوچەی ئێمە گەشتۆتەوە و ئاستێکە لە مەترسیش دەرچوێسە زۆر ترسناکترە ڕاستەکەی خۆی وەکو عراق بەخۆی بەگشتی ئەگەر گلۆبڵی یانی تەمەشا بکەین بەخۆی ئێستا گلۆبل وۆرمینگەیە ینی کەمی گەرمبوونی زەوی هەیە بەڵام ڕاستە لێرکوانە کێشەکەی هەندێک زیاترە ئەمەش دەگەڕێتەوە سەر کەمی ئاو بەڕاستی کەمبوونەوەی ئەم لە دیزلە و فراتە ینی ئیشکردن لەگەڵ دراوسێکانە پێویستە هەموو کار بکەین پێکەوە چکە خاستی ئێمە ڕیجنەڵە واتە هەرێمایەتە هەمومان مافی ئاومان هەیە و هەروە ئاویش سنوور نازانێ ئەمە ئەوە نییە تەرکیزکەین لەسەر عێراقا و تەرکیز نەکەین لەسەر زیرانەکانمان بۆیە پێویستە هەموو دەوڵەتەکانیش کاریگەریان هەبێتن لە ئاسانکردنی هاتنی ئەو بۆ عێراق و هەرێمی کوردستانە بۆیە ئەمە خاڵی یەکەم ئەمە کاریگەریەکی زیاتری هەیە تەبعاً کاریگەریەکەش ئەوەیە یەکەم جار وتمان نێودەوڵەتیە خاڵی دووەم جیرانەکان و ناوخۆی وڵاتە خاڵی سێم ئێمەش وەکو تاک تەبعاً بەرپرسیارین لە بە فیڕۆنەدانی ئاو ئەمە دەڵێن ئاو چیە ئاو سەرچاوی ژیانە ئاو بژێوی ژیانە کەواتە ئەگەت و بە فیڕۆنەدانی ئەو ئاوە و پارێزگاریکردنی ئەو دەست پێوەگرتنی ئەو ئاوە تەبعاً کاریگەریەکی زۆرێ ئێستا دەبینی جوتیارەکانمان بە خۆشحالیەوە لە ئێستاکە ئیش دەکرێتن لەو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە بەردەوامی ئیش دەکرێت چۆن یارمەتی جوتیارەکان بدرێتن ئێمەش کاریگەریەکی باشیە بۆ جوتیارەکان تۆ یارمەتیان دەدەی لە ڕووی دابینکردنی ئاوە بە هەبوونی ئەو هەموو بەنداوە کە ئێستاکە دروستەکرێ بە خۆشحالی ئەمسا بارانێکی زۆر باری ئەو بارانە چونکە زانی بەنداوەکان دروستکران ئەمە بوو ئاوەکانمان بە فیڕۆدا نەچوو بۆیە لەسەرمان پێویستە ئێمە وەکو باسم کرد لە وەکو ڕێکخراوێک ئەمە بە بەردەوامی ئیش دەکەین لەگەڵ جوتیارەکانە لەگەڵ جوتیارەکانی ئیش دەکەین بە پێدانی پارە بە دروستکردنی قەناتی ئاو بە دەورات بۆ ئەوەی بتوانن چۆن ئەو سەرچاوە ئاویە کە هیانە بە شێوەیەکی زیرەکانە بەکاری بێنن و بە فیڕۆی نەدەن. زۆر سپاس بەڕێز دکتۆر عەبدوڵڵا عومەر ڕاوێژکار لە ڕێکخراوی ئەنجومەنی پەنابەرانی سویدی سپاس بۆ تۆ بەیانی لەگەڵمان بووی بابەتەکە بابەتێکی زۆر گرنگە پێویستە هەمومان بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەن هەمومان یارمەتی دەر و هاوکار بین و پێویستە هەموو خەڵکیش لە مەترسیەکان بەڕاستی ئاگادار بکرێتەوە حەزمی مەترسیەکە بزانی زۆر سپاس دووبارە شەکارەکانتان پڕ بەرهەم بێت سپاس بۆ ئێوە بۆ زەخکردنەوەی ئەو بابەتە سپاس بخێر بن.